چۆن دەست بکەم بە خوێندنی بیکاری پۆلی 12 زانستی یا کێشەت هەیە لە بابەتێک لە بیکاری پۆلی 12 زانستی دەینە یوتیوب طبعا لە یوتیوب بەو شێوەیەکە دەبینی یوتیوب دەکەمەوە طبعا دەیناو کەناڵەکەی من کاتێککە کەناڵەکەم دەبینی چۆن سەیری ڤیدیۆکان بکەم چۆن ڤیدیۆکان بە ڕیزبەندی سەیر بکەم یا قوتابێکی دەتەوێت تەنیا سەیری یەک بابەت بکەی بۆ نمونە بابەتی بەردەوامی نەخشا یا بابەتی بوار و مەودەت چۆن تەنیا دێ ئەو بابەتت دۆزیەوە دێن لە یوتیوب بەشی پلەیلیستمان هەیە پلەیلیست دانەگرم کاتێک کە پلەیلیست داگرت وەک دەبینی ئێستادا تەنیا بەشی یەکەمی بیکاری پۆلی 12 و بەشی دووەممان هەیە و لەگەڵ پرسیارە وەزارەکان کە پلەیلیستێکی جێیە ئەو پلەیلیستە چیە بۆ نمونە تو دەتەوێت بەشی یەکەم سەیرکە یا سەیری ئەو ڤیدیۆوانێکی کە پەیوەندیەوە بەشی یەکەم وەیە و لە بەشی یەکەم لە چ بابەتێکت دێ بۆ نمونەگەر هات و بەشی یەکەم بکەینەوە دەبینیم بەشی یەکەم کۆمەڵک ڤیدیۆمان هەیە ڤیدیۆ یەکەم چیە ڤیدیۆ یەکەم وێنە کێشانە دوایەوە بابەتێکی دیکەم هەیە دوایەوە بابەتێکی دیکەم هەیە طبعا لەسەر وێنەکەش نووسرایە کە ئەو بەشی یەکەمە کەرتی یەکەمە ئەو بابەتەیە ینی کاتێک بوون بە دوای بابەت بوار و مەودا دەگەڕێی دەی تەنیا سەیری بوار و مەودا دەکەی وە گرنگترین شێت لە هەموو ڤیدیۆکان بۆ نمونە کاتێک باسی لاری ڕاستە هەڵ یا بوار و مەودا یا هەر بابەتێکی دیکە دەکەین لە کۆتایی ڤیدیۆکەش پرسیارە وەزاریەکانی ئەو بابەتەکە لە چەند ساڵاتیەوە شیکاری دەکەین یعنی کاتێکە تو لە بوار و مەودا تێگەیشت ڕاستە خۆدەی برزانی کە چۆن پرسیاری وەزاری دێتەوە و چۆنیش شیکار دەکرێت کاتە بەو شێوەیە بە ئاسانی دەتوانی لە هەموو بابەتەکانی بیکاری پۆلی 12 زانستی تێبگەی وە گرنگترین شت کە سەیری ڤیدیۆکان دەکەینە یوتیوب بە کوالێتی باش سەیریان بکەین تا 10 ئێژدی دەتوانانی سەیریکەی تا پێت بکرێت بە کوالێتی باش سەیری بکەلەوەی باشتر لە بابەتەکان تێبگەی